لە ڕووداوێکی سەیردا پۆلیسی هەولێر ماوەی یەک هەفتەیە مامۆستایەکی ناحیەی قەسرەی دەستگیر کردووە بە بیانووی ئەوەی ناوی هاوشێوەی ناوی تۆمەتبارێکە کە لە ساڵی 1995 لە گوندی سێگرتکانی دەشتی کۆیە کەسێکی کوشتووە. لەو کاتەشدا ئەم مامۆستایە تەمەنی تەنیا 6 ساڵان بووە. ڕۆژی یەکشەمەی ڕابردوو مامۆستا عەلی عەبدوڵڵا دەچێتە نووسینگەی پاسپۆرت لە قەزای سۆران. لەوێ ڕەوانەی پاسپۆرتی هەولێر دەکرێت. هەر لەوێ دەستگیر دەکرێت چونکە ناوەکەی هاوتای ناوی تۆمەتبارێکە. لەو کاتەوە تاوەکو ئێستا ئازاد نەکراوە و دەستی زۆر بە کەسوکارەکەی کراوە. برام عەلی عەبدوڵڵا لە ڕۆژی 26 یەکشەمەی هەفتەی ڕابردووە زیندانی کراوە بە بیانیەوەی کە ناوی لێک چووە لەگەڵ ناوی تامبارێک کە لە ساڵی 1996 قەتڵێکی کردووە. لەو ڕۆژەوە زیندانی کراوە. لە کاتێکدا برام تەمەنی لەو کاتەدا نزیکەی 7 ساڵان بووە بە خۆی لە دایکبووی ساڵی 1970 بەم بۆنەوە ئەم خێزانەی قوربانیەکەش هاتوونەتە سەرخەت کە برایەکەم بێتاوانە و لە هیچ و یاخود بەبێ بیان و دەستگیریان کردووە. گوتیانە لە ڕۆژێک شەمەدا دێنە بەردەم دادوەر و بێتاوانی ئەم کوڕە دەسەلمێنن. لە کاتێکدا برام گرێبەستە و مامۆستایە بەم هۆیەوە ئێمەیان تووشی سەرئێشەیەکی زۆر کردووە و بەهۆی تاخیرکردنی مامەڵەکانەوە لە هەولێر و دواترش چەند مەسەلەن ڕۆژێک بە بیانی ئەوەی کە بەڕێوەبەری پۆلیس دانەنیشتووە یاخود دواتریش ئۆتۆمبیلی گواستنەوەی زیندانی نەبووە بۆ کۆیە مامەڵەکەی تاخیر کراوە. ئێستا ئێمە چاوەڕێن لە ڕۆژی یەکشەمەدا دادوەر بڕیاری کۆتایی بدا و دواتر ئەبێت قەرەبووی مادی و معنەوی عەلی عەبدوڵڵا بکرێتەوە. بە حیاتی کوڕی من ئێستا ئەوێندەری نەدیتیە ئەو یەکەم جارە بچە کۆیە شێویش بە سزنیانە بەنێگەدا نەیدیتیە. کەسوکاری مامۆستا عەلی گلەیی لە بەرپرسانی حکوومەت دەکەن بەوەی وەک پێویست نەتوانراوە مامەڵە لەگەڵ دۆسیەکەدا بکەن چونکە کوڕەکەیان بێتاوانە و هیچ شتێکی لەسەر نییە و بە بیانووی جۆراوجۆر نەبراوەتە بەردەم دادگا و ئازاد نەکراوە. بە هەزاران ناوێ کەچی داوا لە حکوومەتەیەکەم ئەگەر ئەو جارەشی دیکە ئەو خەڵکەی بەلاش تووشی گرتن و ئەو شتانە نەکەنی ئەوڕۆ بەڕاستی ئەوڕۆ لە مناسبێنی لێشی دیکەیە داوا لە دام و دەستگای حکوومەتەکەم بەڕێک و پێشی بە زۆر بە جوانی داوا بکات لە ئەمستامری قەزای چۆمانم نەحیە قەسرێمە سپینێ بێ بە ژکەلوکەی لێ بکۆڵیتەوە بچی لەوێندە لێوە کۆڵی نەک ئەمن بگری و دەژۆرێم بکە سپینێ دەبێ حکوومەت بچی لەوێندە لەو شتەی بکۆڵیتەوە لێرەش لەو شتەی بکۆڵیتەوە نەک ئەمن بگری و دەزیندانم کە سپینێ بمنێری تا تەقتەق و کۆیە بمنێری تا گوێر و مەغمورهان. شارەزایەکی یاسایی پێی وایە لە ڕووی یاساییەوە مامەڵەیەکی ناتەندروست بەرامبەر مامۆستا عەلی ئەنجام درراوە چونکە نابێت تۆمەتبار زیاتر لە 24 کاتژمێر ڕابگیرێت و دەبێت ببرێتە بەردەم دادوەر. ناکرێ هاوڵاتیەک بە هۆی مطابقەبوونی ناوەکەی لەگەڵ هاوڵاتیەکی تری تاوانبار کە لە ساڵی 1996 ڕووی داوە بە بیانووی ئەوەی 6 ڕۆژ لە تەوقیف بکرێت چونکە لە ڕووی یاساییەوە لە ماوەی 24 سەعاتدا دەستگا ئەمنیەکان و دەستگاکانی دادوەری دەبێ تەحقیق لەم مەسەلەیە بکەن و سەرەداوێک لێ بدۆزنەوە. ئەگەر زیاتر تەجاوزی کرد لەم حەددا بێگومان هاوڵاتەکە بۆ هەیە داوایەکی متەڕەدید با بڵێن داوایەکی پێچەوانە لەسەر دەستگا ئەمنیەکان ڕەفع بکات و داوای تەعویزی مادی و معنەوی بکات لەم دەستگا ئەمنیانە. عەلی عەبدوڵڵا نیشتەجەی ناحیەی قەسرەی سەر بە قەزای چۆمانە و دوای 5 ڕۆژ لە زیندانەکانی هەولێر گوازراوەتەوە بۆ زیندانی کۆیە بڕیارە لە سەرەتای ئەم هەفتەیە بە بڕیاری دادوەر ئازاد بکرێت. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی قەسرێ لە دەڤەری باڵەکایەتی.